نۆزدە کەس لە مەغریب بە یەک هۆکار دەمرن. ڕووداوەکانی مردن هێندە زۆر بوون، فریایی ئامارکردنیشیان ناکەوین. وای لێ هاتووە مەگەر چۆنها ئەگینا هەموو خولەکێک هەواڵێکی مردن دەبیستین. بەڵام ئەوەی سەیرە هەندێک حاڵەتی مردنە. ڕەنگە ئەم جۆرە مردنە یەکێک بێت لەو مردنانە. لە وڵاتی مەغریب 19 کەس بە یەک شێوە دەمرن. هۆکارەکەش کحولی خراپیان خواردوتەوە. ڕووداوەکە لە شاری قەسر کەبیر ڕووی داوە. تەمەنی قوربانیەکان لە نێوان 35 بۆ 50 ساڵیدایە. پۆلیسی ئەو وڵاتە کەسێکی بە تۆمەتی هۆکاری ئەم مردنە دەستگیر کردووە کە خەریکی فرۆشتنی کحولی بەسەرچوو خراپە بە خەڵکی. ئەمە یەکەم حاڵەت نییە کە لە وڵاتە ڕوودەدا. بە هەمان هۆکار ساڵی پار 23 کەسی تر مردن. مەغریبیەکان خویان داوەتە ئەم جۆرە کەسابەتە و خەریکی هێنانی کحولی خراپ و بەسەرچوون لەبەرەوەی پارێکی زۆر باشی تێدایە. سەرباری حرامی ئەم کارە قێزەونە لە دینی ئیسلامدا، بەڵام ئەم کارە بۆتە بازرگانیەکی جیهانی لە وڵاتە ئیسلامیەکاندا. تەنانەت دەنگۆ هەیە زۆرێک لە مادە کحولیەکانی کوردستانیش بە شێوەی قاچاغ بهێنرێنە ناو وڵاتەوە و دەرخواردی خەڵکی بدرێن. بەڵام باشترین چارەسەر بۆ دوورکەوتنەوە لە زیانی ئەم مادە پیسانە وازێنانی یەکجاریە لە کحول و مادە کحولیەکان، لەبەرەوەی هەم تەندروستی سەلامت دەبێ، هەم گیرفانیشە، هەم ڕەزامەندی خوداش بەدەست دەهێنیت.